بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە چی بکرێت بۆی کە لە کاتی ئاخاوتن و لە کاتی گفتوگۆکانماندا دوور بکەینەوە لە وشەی زبر لە وشەی ئەوەی کە دڵی بەرامبەرەکەمان بئێشێنین. چی بکرێت بۆی کە ئەمە نەهێڕێت. زۆر جار دوو کەس کە ئەکەونە گفتوگۆ لەوانەیە و هەندێک وشەی زبر کەسی بەرامبەر بەکاربێنێت کە ئەمە زۆر جار لە دڵی گران دەبێت. دواتر ئەو کەسە لەلایەن خۆیەوە پێی وابێت کە مەبەستێکی نەبە، بەڵام شێوازی دەربڕینەکەی و شێوازی وشەکانی لەو ئاستایان نەبووە کە پێویست بووە لە گفتوگۆکەیە بکرێت. گفتوگۆ زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان بەڕێز دەریا ئەنوەر چالاکی بواری سۆشیال میدیا و هۆشیاری کۆمەڵایەتی. خاتو دەریا بەخێر بێت. بەخێر بێ خاتەنیا. زۆر سپاس. دەزانین کە مرۆڤ هەمیشە کائینێکە پێی خۆشە کە بە نەرمی گفتوگۆی لەگەڵا بکرێ و قسەی لەگەڵا بکرێ. ئەمە تا چەند گرنگە بۆ دڵ و دەرونی هەردوو کەسەکە، یعنی ئەو دوو کەسێک کە گفتوگۆ دەکەن. بەڵێ وەڵاهی لە ئێستایا هەموو کەس ئەزانێت کە قسەی جوان هەم خۆشە هەم باشە، یعنی تۆ قسێکی باش بەرامبەر منەکەی جگەلەوە کە تۆ دڵی من خۆش ئەەکەی چاکێکیش بەرامبەر خۆتەکەی، یعنی شتەکەەوە نیە تەنها یەک لایەنە بێت تۆ بۆ منی بکەی بۆ خۆتی ئەەکەی، ئەسڵەن کە تۆ چاکێک لەگەڵ مناکەی لەبەر خۆتی ئەەکەی نەک لەبەر منە. بەڵام لە دنیای ئێستایا وای لێ هاتووە هەموو کەس کەوتۆتە گیانی یەکتر، نازانم خۆشەویستی چی لێ هاتووە، ڕێست چی لێ هاتووە، ئەوەی کە تۆ دڵی بەرامبەرەکەت خۆشکی بە قسەیەکی بچووکیش بێت چی لێ هاتووە، ینی سیرەکەی دنیاکە هەمووی وای لێ هاتووە کە خەڵک ئەو ڕقەی لە مناڵیەوە بۆ نەبۆی کۆکراوەوە لە دەوروبەرە بۆی کۆکراوەوە یەت بە منی ئەڕژێت بە تۆی ئەڕژێت لە کاتی قسەکردنا کە زۆر ینی هەنێ جار هەنێک کەس ئەبینیت کە بەم جۆرە قسە ئەکات کە بەم جۆرە زبرە قسە ئەکات بە ئەکیدی ئەمە خۆی عقدەیەکە لە خۆیە، ینی ئەگەر کەسێک لە خۆی تێگەشت بێ ئەزانێت کە ئەمە خەتای ئەم نییە، خەتای ئەو ژینگەیە ئەو تربێتەیە ئەو شتانی کە لە دەوروبەریەتی وای لەم کەسە کردو کە بم جۆرە قسە بکە ئەگینە کەس بڕوا ناکەم پێی خۆش بێ خراپە ئەوەنە لەگەڵ خۆیان بکە قسەی زبر بەرامبەر بە من یا بەرامبەر بە تۆ بکە. خاتو دەریا جۆرێک لە کللتورێک دروست بووە ئەگەر من ینی هەر ئەبێ بە زبری قسە بکەم، ینی ئەوە خۆش ئەوە مۆدێرنە ئەوە باشە، ینی ئاوا بەهێزتری ئەمە بۆ ئەوە ینی بۆ هەر ئەبێ من ئیلا بە گاڵتەوە بە بەرامبەرەکەم قسە لەگەڵ بکەم، یان بیشکێنم اینجا سەرکەوتم اینجا گفتوگۆیەکی جوانم اینجا هەرقەتانم قسە بکەم. من عادەتەن ئەوە چونکە هە کۆمەڵگەی ئێمە تۆزێک پیا و سالاری تیا زاڵ بووە، ئیتر ئەگەر پیاوەکە جنێو بە قسەی ناشرین قسە بکە ئیتر ئەهامە کەسێکی زۆر زەخمە. زۆر جار ئەبینین بۆ نمونە ئیلا ئەبێ جنێوێک لە قسەکانیە بەکاربێنە، ئیلا بێ قسێکی نەشیاو بەکاربێنە اینجا ها ئەمە کەسێکی قسە خۆشە ئەمە مەجلیسی خۆشە، یاخود دائنیشی لە دەوروبەرەکەیە ئیلا ئەبێ کەسێک لە ناو مەجلیسەکەیە گاڵتەی پێ بکەن سەرخەنە سەری اینجا ئەم مەجلیسە خۆشە، یعنی بەڵام ئەبێت یعنی هەنێک کەس هەیە کە ئەم شتانەی بەسەری ئەیکاتە خەفەت ئەیکاتە ناخۆشی، بەڵام کاتێک کە تۆم شتانە هەر کەسێک لە ئاستی خۆی کە ڕوو ئەیا بە بەرامبەرەکەی بڵێت ئەمە نەگونجاوە من ڕازی نیم ئەمە بەرامبەر بە من بکرێ بەجددی کەم ئەبێتەوە، بەڵام تا ڕادێک وای لێ هاتووە ئەو قسە گاڵتە بەوە کا من پێەکەن و تۆ پێ ئەەکەنیت و ئەمە بم جۆرە بەردەوام ئەبێڵن کەواتە شتێکی ڕاستە بۆیە هەمووی پێ ئەەکەنێ بۆی. زۆر باشە خاتو دەریا زۆر جار کەسانێکگەن لە کاتی گفتوگۆ ئاخاوتنەکەشیدا لەوانەیە وشەی زبر بەکارنێنێت ماوەستا زۆر جار تعلیقەیە ها بە شاز لە شازەکان هەر بە نەرمی هەر بەر لەسەر خۆی و بەڵام سێرەکەی دیوێکی دیکە مەبەستێکی دیکە لە قسەکانیا هەیە. ئەمە کەسی بەرامبەر بێت چۆن مامەڵ لەگەڵ ئەمەیە بکە ئایا ڕەدی باتەوە یانەوە تا پێویستە ئەو وەکو ئەو نەبێت، ینی بە شازێکی دیکە بە شازێکی نەرمتر مامەڵە بکات. وەڵاهی ئەوە من خۆم لە دەوروبەرەکەم زۆر دیومە کاتێککە تۆ خۆی مەسەلەکە لە دایک و باوکەوە دەست پێکات، دایک و باوک کاتێککە مناڵەکەیان لە مەجلیسا دانیشتون ئەو نەقسانی کە لە مناڵەکە هەیە ئەیکەن بە گاڵتەکردن لە مەجلیسەکەیە، بۆیە کە ئەم مناڵەش گەورە ئەبێ هەمان شت بەرامبەر بە مناڵەکەی خۆی ئەکاتەوە یا بەرامبەر بە ڕەفیقەکەی ئەکاتەوە. تۆ لە ئاستێکان نەیوەستێنی من بیکەم بەرامبەر بە مناڵەکەم گەورە بوو بەرامبەر مناڵەکانی بیکە ئەگەر لە حدێکا بۆ نمونە من ئەوە نەوەستێنم کەسێکە نەیوەستێنە ئەمە هەر یعنی جیل بە جیل ئەڕوە تۆ باشترین شتێککە بیکی بەرامبەر مناڵەکانت ئەوەی غەڵەتی دایک و باوکت بەرامبەر بە مناڵەکانت دووبارە نەکەیتەوە. جا لەو کاتەشە خۆی هەنێک چۆنەڵیشتی سایکۆلۆژی هەیە کە لەو کاتانەیە بەکاری بێنی زۆر کاریگەری هەیە من خۆم کە تاقی ئەەکەمە بۆ منە کاتێک کەسێک بۆ جۆرە قسە ئەەکە بێدەنگە بم و ئاوا سیرەکەم ئەڵم تۆ تەواوی هەستەکەی تەواوی باشیت هیچ کێشەیەکت نییە، یعنی یەکسەر شپرزە ئەبێ ئەشڵەژێت و تەریقە بێتەوە بەخۆی ئاچێتەوە نەک ئەوەی کە تۆش دانیشی هەمان قسەی ئەو بکەیتەوە هەمان تعلیقی لێ بێتەوە، بەڵێ یعنی هیچ فەرقێکت نییە لەگەڵ ئەوە. کەواتە
ڕێکارەکانی یاخود تەکنیکەکانی بەکارنهێنانی وشەی زبر ئەمە چی ڕێگارێک بکرێتە بەر بۆەوەی دوو کەس یان منیەکی هاو نیشتیمانی هاوڵاتی دوور کەمەوە لە کۆمەڵێک دەستەواژە دیسان منشمەوە سەر هەر پرسیاری پێشوم هەر بەڕاستیوەکو پۆزی لێ هاتووە ینی تا چەندێک زیاتر بتوانانی بە خەڵک ڕابێریتەوە ئیتر ماشەڵا بەرزتری بۆ پێکەنین و گاڵ با بەداخەوە ینی ئەوە زۆر خراپ وڵی خۆی ئەوە تربێتی خێزانە ئەکەوێتەوە سەر خێزانەکە کاتێک کە تۆ مناڵەکەت بۆ جۆرە گەورە ئەەکەی چەندین جار ڤیددیو بینی لە ناو سوۆشال میدیایە بۆمە دایک و باوکەکە بە مناڵەکەیان ئەڵێن کاتێ هەم مناڵێک ئەبینێت وەکو خۆینی مناڵێکی تەبیعیەتی خاوەن پێداویستی تایبەتە هەر شتێکە ئەبینین بۆ منە لە فیلمەکانە یا لە هەنێ ڤیددیوی پەروەردەیە هەیە گاڵتەی پێەکەن ئەم دایکە ئامۆژگارێکە کە ئەمەش وەکو تۆ مرۆڤێکە کە ئەمەش یعنی لەوانەیە ئەندامێکی کەمتر بێیان زیاتر بێیان هەر شتێکی کە هی ئەوە نییە کە تۆ گاڵتەی پێ بکەیت چونکە خۆی دەستی نەبوو لەم کارەیە و ئەگەر تۆ لە ئەوڵەوە پەروەردەیەکی دروست بۆ مناڵەکەت بکەی کە تۆ هاتە ناو کۆمەڵگەیە بۆچی بەمن تۆ گاڵتە بەمن تۆ بکە بەڵام هەمووی عقدەی مناڵیە عقدەی یەتە دەرەوە لە مەکتەبەکەشی بە هەمان شێوە یەتە جامیعە بە هەمان شێوە بەرەبەرە ئەڕوا دوایکشە لە هەرموو پۆست و پلەیەکا بێ لە هەموو شەهادەی بەرز هەتا نزمی هەبێت ئەم کەسە هەر بەو نەقسەوە گەورە بووە هیچ ئیسفادەیەکی نییە ینی ئەو شتانی بەدەستی یەنە هیچ کاریگەری نابێت لەسەر ئەوەی کە تۆ ئەم تەسەڕوفەی بگۆڕێ بۆی هەمووی ئەڕاتەوە سەر خێزان ئەگەر دایک و باوک و دوای ئەوە ئێمە تربیە و تعلیم بوو ینی پەروەردە و فێرکردنە لە مەکتەبە بەڵام ئێستا هەمووی بۆ بە فێرکردن ئەوانش لە مەکتەبەکانە فێری مناڵەکان ناکرێ پێی بوترێت کە تۆ ئەمە نابێت تۆ گاڵتە بکەی بە مرۆڤێکی تر تۆ نابێت کەسێک کە بشکین تۆ کە قسە کەسە بڵێ دڵی ئەشکێنی کە دڵی شکان لای خی گەورە تۆ خی گەورە لێت عاجز ئەبێ ینی ئەم شتانە فێری دەوروبەرەکەمان ناکەین ینی بۆ شتێکی زۆر ئاسایی خەڵک ئێستا بەداخەوەی لێ هاتووە لەبەر ئایبەشت ناکا لەبەر ئەوە نایکا بڵێ وڵا خی گەورە لێم تووڕە ئەبێگەر دڵی کەسێک بشکێنم لەبەر ئایبە ئەگەر هەنێشت هەیە نەیکات وای لێ هاتووە مەسە لەبەر ئایبە ئەژین لەبەر ئەوە ناژین کە ئەم شتە خراپە ڕاستە خەوت دەریا زۆر جار دڵیان خۆش ئاگاداری هەندێک کارکتەر پیابوون لە سوۆشیال میدیایە بە شێوازێکی تەنز ئامێز یاخۆ بە شێوازێکی گاڵدە بۆی کە هەم بینەریان نەبێت هەم ئەوەی کە پەیامێ بگەێنە زۆر جار کۆمەڵی وشەی زبر کۆمەڵی وشەی نابەجێ بەکارێنن گومانی تێدانە کە لە ئێستادا بینی مناڵ و گەنج و هەمووی ینی متابعی سوۆشیال میدیایە ئەمانە تا چەند کاردانەوی هەبوو لەسەر کەسایەتی گەنجەکان بە تایبەتی تر بووی کە هەنێ وشە هەیە دواتر بەکارێنێت لەگەڵ هاوڕێکەکەی لەگەڵ خێزانەکەی لەگەڵ دەوروبەرەکەی لەکوێ وەریگرتووە دەبینی کە ئەمە لە سوۆشیال میدیا وەریگرتووە زۆر وشە هەیە کە ئێستا هاتۆتە نێو خەڵکەوە کە لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگەی شتێکەوە لە نێو سوۆشیال میدیا هاتۆتە نێو خەڵک ئەمە تا چەند کاریگەری هەیە خۆی ئەوانەی کە مناڵ بن ئێستا ئەتوانن دایک و باوک ینی با بڵین ئەو ئینتەرنێتێکیان بە مناڵەکە فلتەریکەن کە سێری چیکە و سێری چینەکە و بۆ گەورەکانیش ینی من کاتی خۆم بە فیڕۆ بم بە کەسێک ئەڵی دانیشە ئیشێکدا بنێ بزنسێکدا بنێ فێری زمانێک بە فلانە کتێب خوێنەرەوە کاتی نییە بەڵام کاتی هەیە بە ماوەیەکی زۆر لەسەر تیکتۆک بێگوێ لە کۆمەڵە کەس بگرێ کە دوو کەلیمە قسە ناکەن بۆ ژیانی تۆ باش بێ ئێتۆ کە ئەمە ئەبینی ئەزانی کات بە فێڕۆدانە و هەنێک کەسیش هەیە هاتا ئێوارە من قسەی بۆ بکەم و تۆ قسەی بۆ بکەم خۆی ئەهلی ئەو شتەیە کە ئەهلی ئەو شتەش بێت ئەچێ بەلایە بۆیە ئەوەی ئەهلی نەبێ بە ئەکیدی ناڕۆ بەلایە ئەوەی کە ئەهلی بێت و کە بۆ شێوازە بێت چارەسەری هەیە وڵی ئەگەر دەوروبەرەکەی و خۆشی بیەوێت چونکە من هەتاکو ئێوارە نەمەوە و تۆ بوێ ئیشێک لەسەر من بکەیت گۆڕانکارێک لەم نابکەین هیچ ئیسفادەیەکی نییە بەڵام خۆی ئەگەر ویستی گۆڕانی هەبێ بە ئەکیدی دەریاخان زۆر جار لە کوردەواری ئەڵێ چی بچێنی ئەوە دووریتەوە من ئەگەر دەستم کرد بە گاڵتەکردن بە بەرامبەرەکان وشەی زبرم بەکارێنات بەدڵێنەوە دەبێت چاوەڕێکم هەمان شتم بەرامبەر بکرێتەوە لە خۆمانەوە دەست پێ بکەین نەتوانین ڕێگری لەم ئیتر کلتورە بکەین ئەو کاتەگەر من کەسێک بمژینەوە بە هیچ کەس نەدەم زمانی زبر بەکارنێنم بەڵام هەروارەیدا ئەمەم بەرامبەر بکرێتەوە یانی تر شەرمێک دروستە بێ من شکۆیەک بۆ خۆم دروستەکەم کە خەڵک بە ئاسایی نەتوانێت بە هەموو زمانی قسەم لەگەڵ بکە ئێمە هەرچەند باش بین کەسی خراپ هەر هەیە یعنی ئەو شتێک نییە بڵێ وەڵام من باشە ئەەکەم ئیتر ئیلا ئەبێت خەڵکی دەوروبەریشم هەمووی باش بێ بە ئەکیدی خەڵکی خراپی و لەو جۆرەشێتە ڕێت بەڵام ئێمە بێ لە ئاستی خۆمانەوە سێری خۆمان بکەین من حەقم چێکە تۆ تەسەڕوف و ناشرینە یان شێوازی قسەکردنە ناشرینە ئەوەی لەسەر منە کە من شێوازی قسەکردنم چۆنەوە من چۆنم لەگەڵ بەرامبەرە و هەنێ جارێک ینی نابێ ئەم ڕۆینە بواری ئەوەی کە ئێمە فریشتین لەوانەیە جاری وایە من لەوانەیە تووڕە بم ئەسابم نەبێت تووڕە بم لە تۆ قسێکی زبر بکەم بەڵام ڕاستە لەو کاتەیە تۆ لەوانەیە دڵی کەسەکە بشکێنی بەڵام دوایەک شەکە بزانیت بۆ ئەوەی بۆ باسکەی کە تۆ بارودۆخت چۆن بۆ بۆچی وات و تۆ داوای لێبوردنی لێ بکەین
ئێمە قسەکانی شەکەین و بەسەری شاتێ پەڕین و داوای لێبردنیش ناکەین بەڵام هەڵبین هەتاکو بتوانین کەمتریکەینەوە بۆ نمونە من کە کێشێکی عیلێم هەیە بۆ ئێمە دەرەوە بە تۆی بڕشم هەموو کێشەکانم لەو دیوی دەرگاکە واز لێنم من مامەڵە لەگەڵ تۆ ئاکەم کێشم لەگەڵ تۆیانەیە یعنی بێ ئەوانە فێر بووین کێشەی خۆمان لەگەڵ تۆە هەمە نەی بە یەکێکی کەی بڕژم خدەی کێشەکە ئەمەیە ینی بۆ بورە ینی ئێستا چۆرە دایرەیەکەوە هەل لە خۆیەوە مەساوی کەیشەکە بۆ کە هەر ئەوە بەرکە لەو نەیە مەسەلەن جاوە لەگەڵ شۆفێری تەکسیەک سوارەکە تووشی حادیسەت خەریکەکە ینی ئەمەیە مۆزوعەکە ئەم کێشەکەمێ چۆن ئەمە چارەسەرەوەکرێ وەڵاهی هەموو کەسێکە بێ بگەڕێتەوە بۆ خۆی کە من بۆچی ئەمە ئەەکەم یعنی من بۆچی ئەمە بەرامبەر بە تۆ ئەەکەم دوایەوە هەنێک شت هەیە بڕۆینەوە بۆ ئاکارە جوانەکانی ئێمە یعنی ئەمە ڕاستە کۆمەڵگەی ئەمە زۆر شتی تەیە کە گونجاو نییە و بۆتە عادەت و عرف کە باش نییە بەڵام زۆر شتیشمانتیا بۆ کە ئێمە زۆر جوان بۆ ئێمە ڕێز و تەقدیرێک و قسەکردنێکی باش و لوتفێکی زۆر جوان لە نێوانمانە هەبوو بۆچی ئەمە کەمتر بۆتەوە ئەویش جیل بە دوای جیل تااقەتی ئەویان نەما بەجددی هەنێکەیە تااقەتی ئەوەی نەما هەنێکی شەیە کە ئیتر بۆنمە کۆمەڵک ئایلە هەبوون کۆمەڵە مناڵی زۆر ئەخەنەوە توانای تربێتیانە مناڵی نابێت کە ئەچێتە ناو کۆمەڵگەوە بە ئەکیدی کەسێکی وای لێ دروستە بێت کە تووشی دوانی کە ئەبێت کە بە بەڕێکی و پێکی تربێت دراون وا بڵێن ئەمە ئەبێت هەموو کەسێک بی لەوە کاتەوە کە من بۆچی ئەمە ئەەکەم و هیچ کەسێکی شایانی ئەوەنی ئەوەی لەگەڵکەم بەس ڕاستەکەی ئەبێت لە حاڵی خۆی گرتی بە شیری ترک ناکرێت بە پیری ئەبێت لە مناڵی و فێریکی من ئێستا کەسێک دانیشم 50 ساڵ بێ ئەوە خۆی بێ دانیشم قسەی بۆ بکەم ناگۆڕێت چونکە لەسەر ئەوە ڕاهاتووە لەوانەیە قسەکەش بچێ بە مێشکیا لەوانەیە بیشێوێ بەڵام نتوانێت دەستبەرداری ئەوە بێ ڕاهاتوە بەکردنیە چکە شتێک بوو بە ڕاهاتن زۆر قورسەواز لە هێنانی ڕاستە دەریاخان زۆر جار کە ئەو کەسانی کە مەسەن قسەیەکی زبر قسەیەکی ناخۆش بەرامبەر کەسی بەرامبەرەکات تا چەند گرنگە بەرامبەر ئاگاداری کاتەوە کە بڵێ ینی ئەم قسە پێم ناخۆش بوو ئەم شوێن ئەو بەرامبەر من بەکاری بێنی زۆر جار ئەگەر بشکرێ هەر دواتر بە مەسیجێک پێی بڵێیتەوە کە ئەمە وە لەگەڵیشیا تا چەند گرنگە ئەم کەسە داوای لێبوردن کاوە تی بگێنێ بڕاکم مەبەستم ئەوە نەبوو ئەگەر مەبەستی ئەوە نەبوو بێت ینی من نەمزانی کە تۆ پێت ناخۆشە من زۆر داوای لێبوردن لێکەم ئەمە تا چەند نەبێتەوەی کە ئەو ڕقوکین و ئەو دڵ ئازی نەمێنێت لە نێوان دوو کەسەدا ئاخر کێشەکەی ئێمە ئەوەی قسە لەگەڵ یەکسرا ناکەین من یەم قسێکی نەشیا و بەرامبەر بە تۆ بەکارێنم و دوای ئەوە جگەلەوەی داوای لێبرنیشت لێ ناکەم تۆ ئەڕۆی ئەم شتە ئەگریتە دڵ و دواتر مامەڵی خۆت لەگەڵ منە ئەگۆڕی لەوانەش من بێمە بەستی شوام کرد بێت مامەڵی خۆت لەگەڵ منە ئەگۆڕی ئیتر وا ئەبێت ئەم پەیوەندی ئاسار دەبێت و ئێمە فێر نەبووین قسە لەگەڵ یەکترا بکەین زۆر جارواشەکە ئەم کەسە لە نێو کەسەکانی دیکەیە باسێکە لە نێو ڕاوڕەکەیان باسێکە کە فڵانە کەس قسێکی وای بەرامبەر کردوم ناتوی لەگەڵ چارەسەری بکەین بەخۆی ناڵێ ئێمە کێشەوەیە ئەو شتانی کە بەرامبەر یەکەمانە بە یەکتری ناڵێن بە کەسی کەی ئەڵێن هەر لە هەموو لە هاوڕێتیەوە بێت لە دوو کارمەند بن بەیەک و ئیشەکەن هەتاکو دوو هاوسەریش بەیەکە و کێشەکانمان لەگەڵ یەکترا باس ناکەین من یەم بە تۆ ئەڵم ئەو قسەت کردو پێم ناخۆش بوو نامێت جارێک کە بیکی نامێت لە ناو کۆمەڵی خەڵکە ئەگەر شتێکی ژەیە بەرامبەر بە من بیڵێ دوای کا پێم بڵێ کە تۆ ئەمە بە کەسێک بڵێ جارێکە دووبارەی کردەوە ئیتر ئەوە کاتی ئەوەیە کە تۆ حدێک بۆ پەیوەندی لەگەڵ ئەو کەسەیەدا بنێ دەریاخان هەر کاتەبا لەوەی گەڕێن کە ئێسەیە خەمی ئەو مناڵانەمانەوێت دایک و باوکان یعنی کەم پەروەردەی مناڵەکانەکەن زۆر جار پێیان وایە ڕەنگە خۆمان بینی بێتمان لە نێوان خزم و کەسا جۆرێک مناڵەکەی پەروەردەکاڵە قەینا با زۆر فەقیر نەبێ با هاروهاج بێ یان جۆرێک لە جۆرەکان گاڵتە بە کەسانی بەرامبەرەکە پێی ئاساییە چی بۆ دایک و باوکاناڵی وەڵاهی من خۆم دایک نییەم هەتاکو منە حەدیەوەم هەبێ ئامۆژگاری دایکان و باوکان بکەم بەڵام هەموو کەسێک ئەزانێت کە پەروەردەی دروست چۆنە بەجددی ئێستا چیتان ناو ماڵێکەوە مناڵەکە جنێوێکە یا بە گەورەکە یان قسێکی ناشرینە هەمووی پێ ئەەکەنێ ئیترم مناڵە زانێمە ڕاستە چونکە خەڵک بە شتێک پێەکەنێ یان هینی پێکا بە ساقێ بێ بە قوربانێ بێ ماچێکا لەو کاتاڵە بخوا ئەمە ڕاستە بۆی ئەم مناڵش بەو جۆرە فێر ئەبێ کە گەورەتریش بۆچێتە مەکتەبوا بە برادەرەکانیڵێ ڕۆشتە گەورەتر بوو چۆ کۆمەڵگەی ئیشکردنەکەی هەروە ئەکا لەگەڵ کارمەندەکانی برادریان کەواتە تۆ کە ئەزانی مناڵەکەت ئەم شتە ئەڵێ ئەم شتە فێر بوو خۆ لە کوێشە فێرە بێ هەر لە گەورەکانەوە هەر لە دایک و باوکی و کاتی شەڕەکەن کاتی سێری فیلمێکەکەن لە بەردەم ئەوە کە ئەبێ یعنی هەنێ شت هەیە لە پەروەردەی مناڵە واتە زمانی زبری نێوان دایک و باوکیش ئیسانەوە بەبێتە
دیمەنێکی باش کە کاریگەری لەسەر مناڵەکە دانێ بۆی باڕاستی خراپە بڕۆ. من چەندین جار لە هەنێ شوێن شتە بینم ئەڵێ تەنانە دایک و باوکش ئەگەر شەڕیان کرد نابێت لە بەردە مناڵەکانە بیکەن یاخود نابێ مناڵەکان لە ماڵەوە بن یەکوا لە کۆمەڵگەی ئێمەیەوە ئەکرێ یعنی هەموو عەشرەتەکە کۆ بنو لەسەر شەڕی دایک و باوکەکە لە بەرچاوی مناڵەکەیە کە مستەقبەلێنیش گەورە ئەبێت هەر هەمان ڕێچکەی دایک و باوکی ئەگرێتەوە لە قسەی زبر لە هاوسەرگیریەکی شکست خوارد و هەموو شتەکان دووبارە ئەکاتەوە. بەگشتی چی بکرێ بۆی کە نەرمونیانی بێتە ئاراو نەک لە گفتوگۆ لە مامەڵەکردن لە هەموو شتێکە کریارێک لەگەڵ فرۆشیارێکە مامۆستا لەگەڵ قوتابی ینی چۆن ئەم نەرمونیانیە بەرپا بکەین لە هەموو قسە و گفتار و کردارێکماندا؟ وەڵاهی ئەگەر سێرکی کۆمەڵگەی ئێمە زۆرینەی موسڵمانە وایە هەمووشمان نەزانین کە قسێکی باش و جوان خێرە کەواتە تۆ ئەگەر بگەڕێتەوە سەر ئەسڵی ئەوەی کە تۆ هاڵێ هاوزمانی خۆمە کاتی ڕۆیتە شوێنێکەوە زۆرجار لە دەرەوە کوردێک ئەبینی ئەوە دڵ و پێ خۆشە لە خۆی مامەڵەیەکی کەی لەگەڵ ئاکەی ئەی خۆ تۆ هەر هەمان ئەو کەسێکە لە وڵاتەکەی خۆتایە کە ئێستا مامەڵەی لەگەڵ ئاکەی با فێربین کە من کێشەکانی ماڵەوەمان نەهێنمە دەر بۆ ئیشەکەم نەهێنمە دەر بۆ لای برادەرەکەم ئەم پەیوەندی من و تۆ هەمانە پەیوەندێکی دیکەیە و ئەو عقدەی و ئەو ناخۆشی کە لە ناخی منە هەیە بەجددی زۆر بمان ئێمە پێویستمان بە دکتۆری دەرونیە پێمان ئاساییە بەیانی تا ئێوارە بڕۆین پارێکی زۆر لە دکتۆرەکانە سەرفکەین کە هی فیزیکین لایەنەکانی جەستن بەس پێمان ئای ببڕۆین لای دکتۆرێکی دەرونی بڵێ وەڵام من عقدەیەکم هەیە تعلیق لە خەڵکیم خۆی ئەمە نەخۆشی دەرونیە کە تۆ بڕۆی تعلیق لە خەڵک بیت و جنێو بە خەڵک بیت و قسەی ناشرین بکەی ئەمە نەخۆشیە پێمان ئای ببڕۆین ئەوە چارەسەرکەین یعنی ئەو ڕۆشنبیریەش بێت ببوورە ئەو ڕۆشنبیریەش بێت کە ئێمە کێشێکی دەرونیمان هەبوو زۆر ئاسای بڕۆین لای دکتۆرێکی دەرونی ئەومانتیانە هێڵە بۆچی تاکەی بەردەوام بین لەمە چکە خۆی ئازێتی خۆمانەیە هیچ کەسێک نییە کە قسەی ناشرین بکە بڵێ وەڵام من دڵم پێی خۆشە بەئەکیدی ئازێتی خۆی زۆر جار ئەم کەسەوە ینی ئەیبینی خۆی بە چای خۆی سێرەکە خزم و کەس و هاوڕێم و دوورەکەوێتەوە لێ لەبەرەوەی کە بەم شازە گفتوگۆی کرد بەم شازە کە قساکە ینی ئەمەش زۆر جار بۆ ئەو کەسە زەرمەند دەبێت کە پەیوەندی کۆمەڵایەتەکانی لاوازە بێت بەئەکیدی ئەرەوەڵا زۆر کەسێ من لە کەسوکاری خۆمان هەیە با بڵین کە زۆر جار دای ئەڕۆمەوە بۆ ماڵ باوکم دایک مەڵ بچین بۆ مافڵان ئەڵێن حەزم لێ نییە یعنی ئەوەنە قسەکات ئەوەنە تەداخلی هەنێک شتەکە یا ئەوەنە تعلیق لە هەنێ شت ئەیاد لە جۆری شەهادەکەت لە ئیشەکەت لە شتەکەت تاقەتت نییە جارێک کە بڕۆیتەوە ئەو کەسە ببینیتەوە بۆیە تۆ وا ئەەکەیت خۆت تاڵەکەی دایکم دای مەڵێ ئینسان بە زمانی هەیە بە ئەویشی شیرین بێت قەیسێکە ئێمە لە کۆمەڵگایەکین زۆر کۆمەڵایەتی دوای ئەمەش تەورێکمانەبێت لەسەر گرنگیدان بە خزم و خزمایەتی ئەنی ئەو تێکەڵی کامانەوە بەدەمەوە چوون زۆر جار ڕێگەکەوێت لە نێو بنەماڵەیەک لە نێو گەڕەکێک کەسێکی هەر خۆی قسە خۆشە ڕەنگە تۆزێت و ڕەش بێ زمانی زبری شێبێ بەس لەبەرەوەی بانگراوندی پشتی ئەم کەسە دیارە کەس لی نیگەران نابێت کەسیش پێی ناخۆش نییە ئەم کللتورەی کە جاران هەبوو بەراورد بەم حاڵەتی ئێستای ڕۆژگارمان ڕەنگە ئێستا مناڵێک نەزانی ئەمە قسەی خۆشە و تەبیعیە و ئاسایی وازانێ ئەبێ ئەمی ژوابێ لە کۆتایە چۆن ئێمە پۆلێنکەین جیاوازی کەین لەناوان کەسێک کە ڕەنگە هەر قسە خۆش بێ ڕەنگە ئێوەش بناسن لە ژیانی خۆتان قسەشێ پێڵێ وەڵام پێ ناخۆشە چکە زای دڵی سافە و بۆ نیەتە نییە بتشکێنێ هەر خۆی وایە ئاخر ئاستی نزیکی کەسەکان بۆ نمونە تۆ ئەو کەسەکێتە چونکە ئێمە زۆر کەسمان هەیە با بڵێن پلێکەکانی ژیانمان نی بۆ نمونە ئەڕۆنە پلە دووەکان و بۆ منە پور و مام و خاڵ و ئەوانەوە ئەبێ بزانین لەسەر ئەساسی چی بۆ نمونە ئەم قساکە ئێمە بۆ منە کەسی نزیکمان هەیە لەگەڵ براپچکەکەم ئەکار کاتی هاو بۆ ماڵمان زۆر پێی تێکەچوین لەبەرەوەی کۆمەڵێک شتە هات بەراوردی مناڵەکەی خۆتیە کرد بۆ نمونە ئەیوت تۆ ئیشت چییە وەڵام مناڵەکەی من فڵان شتەکە نازانم لێو نەبێ عادز بێ لێو نازانی عاجز نابێت چونکە ئێمە خۆشمان پێمان وتمانە ینی ئەوەنە ئەو وەسفە مەکە چونکە خەڵکی ئەمە فێرن کاتێ مناڵەکەی لە سەرەتاییە باشە ئەی خەمڵێنێ بە هەموو تەمەنی ئەم مناڵە یعنی ئەم مناڵەگە لە سەرەتایە باش بێتە و ڕۆژێ ئەمرێ بە هەمان ئاستەوە ئەڕوا ناڵێ ئەمە ئەگۆڕێ ناڵێ لەوانەیە ڕۆژێک من هانا ئومێدکە بەو حاڵەتی کەتیایەتی بەس ئێستا ئەوە وەسفێکە و بەراوردێکا بە مناڵی خوشەکەی و براکەی و کێ و پێشبڕکێ و ئەمە ئەوەی لەگەڵاکە بەس وەڵحاصڵ ئەو کەسانە یەکەم شت ئەبێت بزانی کە تۆ کەسی نزیکتە بۆچی وای پێوترێت دوای ئەوە مناڵیش شتێکی کەیە من دایما بۆ منە هەنێجار هەنێک کەس هاتۆ بۆ ماڵمان بۆ ماڵ باوکم بە خوشەکەم وتووە با ئەم شتە نەکا بەرامبەر بە مناڵەکەت با ئەم قسانە نەڵێت
ئێستا ئەم مناڵە تۆ لەوانەیە بڵێ قسەی خۆشە هەموو لەوانە گەورەکان هەمووی پێ بکەن بەس بۆ ئەو مناڵە شتێکی کێ یعنی تۆ لە ڕفتاری ئەیبینی بۆ نمونە هەنێجار شەرمەکە هەنێجار ناتوانێت قسەکەی خۆی دەرببڕێت چونکە بۆ لەوانەیە بە شێوازی قسەکردنی کە قسەی کردێ شتێکی وتیبیەوە گاڵتەیان پێکرد بێت ئێ ئەو مناڵە درەنگ قسە ئەکا و جوانیش قسە ناکە تۆ بۆچی ئەمە لەگەڵ مناڵەکەی خۆتاکەی دایمە پێم وتوتم ئەگەر براکەی خۆشمان دانیش تعلیقێکی یا لە مناڵەکەت پێی بڵێ حەز ناکەم وای لەگەڵ بکەی یعنی هەم مناڵ هێڵی سوورە بەجددی تۆ وەکو هەویرێک وایە لە بەردەستا چۆن بیشێلی وا دەرەچێت قەتە ناوێ بیبێن هەنێ مەجلیسیش ئەکیدی یعنی شتێکی جوان هەیە لە ناو فارسەکانە کە ئەچنە میوانداری یاخود ئەچنە بۆ نمونە بیانەوێت دوو کەسەکە جەوێکی زۆر تایبەت وەرگن مناڵ نابن لەگەڵ خۆیانە نایبینی کە ئەچن بۆ میوانداریەک هەمووی گەورەکانن دانیشتون چکە لە ئاستی ئەو مناڵایان نیە یان ئەگەر مناڵیش ببن لەگەڵ خۆیانە مناڵەکان هەمویان لەگەڵ یاریەکانیانە ئەیانکەنە ژوورێکەوە کە دانەنیشن ئەو قسانیان گوێ لێ بێ ئێستا مناڵی ئێستا بینی هەنێ قسە ئەکات تەمەنی لە تەمەنی خۆی زۆر گەورەترە بیرەکەی دەڵێ من لە ژیانیشمان ئەوە ئەبم بە 20 ساڵ قسەی وەکو ئەوم نەکردو ئەو دەمەنی 10 ساڵە قسەی زۆر گەورە ئەکا کە هیچ لە ناوەڕاستی مەجلیس دانیشە کۆنتڕۆڵەکە لای مناڵە سەخۆ زۆر جار ئەو پێش زۆرەکە قسەکە خاوتو دەریا پێگەی کەسی قسە شیرین و قسە خۆش و شێوازە جوانەکەی کە مامەڵە ئەکا پێگەیەکی هەیە لە نێو پەیوەندی کۆمەڵایەتەکانیان لە نێو خزمەکانیان ئێمە خۆی مەلایەکی خزممان هەبوو قسەی زۆر خۆش بوو کە دانیشتین لە مەجلیسەکانە هەموو کەس ئاوادا ئەنیشگوێی بۆ ئەگەر یەک قسەی ناشرینیشی هین ئەگەر هەمووی بەسەرهاتی خۆشی بۆنە خەڵک بۆی گێڕابێت چکە مەلا بوو یاخۆی ژیانی خۆی ژیانی خۆی بوو بێت ئەوانە هەمووی ئەوانەی گێڕاوەتەوە یەک قسەی ناشرینی زبر تعلیقیانێ لە کەسێک ناوی کەسەکە شیتیانە بووە هەموو کەسیش لە مەجلیسەکانە حەزی لێ گوێی لێ بگرێت ئەمە ئیتر کە ئەبینی کە ئەمە مەجلیسی خۆشە نەک ئەوەی ئاها ئیتر هەنێجار هەنێ ڤیدیۆدا ئەندرێت بە حساب کەسەکە شتێکی خۆش ئەگەڕێتەوە ئەوە قسەی ناشرینی تیاکات تااقەت نێدانیشت کۆتایەکی گوێ لێ بگری بزانین کە مەسەلا بێ بەچی زۆر جارێک لە مەجلیسێکی شاگەر پیا و ئافرەت دانیشتبن مەفروض نییە پیا هەنێ وشە بەکاربێنێکە بۆ منە خانمانی تێدا بێت ئەمە ژەر بەدیەکەین زۆر جار بێ گوێدانە ئەوەی کە ئەمە خانمێکە کۆمەڵێک قسە و کۆمەڵێک وشە بەکارهێنرێت بەڵێ ئەوە ئەگەر تۆ بزانیت تۆ بمە ئەو میوانەت خۆ هەمومانەزانی لەوانێت تۆ ئێمە هەموو کەس و کارەکە خۆمان ئەوە لەگەڵ یا دانیشتین کە بزانین شێوازی قسەکردنی چۆنە ئەوە بۆ نمونە ئێمە خۆمان عادەتێکی زۆر جوان هەبوو لە ماڵمانە کە بۆ میوان زۆر ئەبوو ژوورێ هۆڵێکی گەورەمان هەبوو پیاوان هەمووی ئەچووە ئەوێ ئافرەتانیش بەجیا دانیشت ئەو کاتە هەموو ئافرەتێکیش هەموو قسەیەکە کە لە بینی خۆیانە پیاوانیش هەموو ئەو شتانەیان نەکرد کە لە بینی خۆیانە و قسەی خۆیانیان نەکرد کە ئێستا تا ڕادێک لەبەر وڵا ژن و پیا و یەکسان و وڵا نازانم چی ئەو شتانیان نەهێشتۆ کە لە کاتێکەوە خۆی مرتاحیە کاتێکم بڕۆمە شوێنێکەوە لەگەڵ ئافرەتەکەی دانیشم چ پێویستەکەم لەگەڵ بۆ لەگەڵ هاوسەرەکەی دانیشم کە پەیوەندێکی زۆر وان نزیکم نەبێ لەگەڵیان لەو دەرفەتە کەمەی ماومانە خات و دەریایانی ئەگە چ پەیامێکت هەیە بۆ ئەوانی گیان لێمانە ینی دوورکەوتنەوە لە زمانی زبر بەکارهێنانی زمانێکی نەرمونیان بۆەوەی بتوانین باشتر گفتوگۆ لەگەڵ یەکتر بکەین باشتر لە یەکتر تێبکەین تەنها ئەوە ئەڵێم ئەوەی کە تۆ ئەیکەی هەر باشێک هەر خراپەیە کە تۆ ئەیکەی بەرامبەر هەر کەسێک بەرامبەر ئەوی ناکەی بەرامبەر خۆتی ئەەکەی هەر شتێکەکەی گێتەوە سەر ڕێگەی خۆت و تۆ بەرامبەر خۆتیەکەی چنێک ئازاری ئەو ئەدەی بەقەد ئەو ئازاری ئەو ئەیدەی خراپێکێتە سەر ژیانت کە عزیەتی تۆ بە چکەم بۆ من لەوانەیە قسێکی خراپ بە تۆ بڵم باشە ئەو قسە خراپە ئەوەنە لای تۆ گەورە بێت کە من حەقەکەی وەربگرمەوە بەوە وەری ناگرمەوە کەسێکیش بە قسەی خراپ بم بڵێ لەوانەیە لە مەرحەلێکی زۆر گرنگی ژیانمە فەشەل بێنم بکەم حاڵەتێکی زۆر ناخۆش ببوونی ئەو قسەوە کە من بە تۆم وتۆ یعنی بەپێی حەدی ئەو ئازارەی کە بە تۆم یاوە من حەقی خۆم وەرەگرمەوە و بەپێی ئەو چاکەیەشی کە یاومە بە تۆ ئەو چاکەشی لەگەڵ تۆیا کردومە لە حاڵەتێکی زۆر هەستیاری ژیانمە یەتەوە ڕێگەم کە بۆ من زۆر گرنگە بۆی ئەومان بیبێ کە ئێمە چاکە یا خراپە بەرامبەر نایکەین بەرامبەر خۆمانیەکەین زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو دەریا ئەنوەر چالاکی باری سۆشیال میدیا و شاری کۆمەڵایەتی یەخۆ بەخێر بێت سپاس